کۆماری ئیسلامی ئێران ژمارەیەک بڕیاری نوێی لەبارەی سەردانی هاوڵاتیانی عێراقی بۆ وڵاتە دەرکرد. لەو بڕیارانە هەڵوەشاندنەوەی ڤیزا بۆ ماوەی 45 ڕۆژ بەو مەرجەی لایەنی عێراقیش ڤیزا لەسەر هاوڵاتیانی ئێرانی هەڵبگرێت، بەڵام تا ئێستا حکوومەتی عێراق بە فەرمی هیچ ڕاگەنراوێکی لەبارەی هەڵگرتنی ڤیزا بڵاو نەکردووەتەوە. بۆیە لایەنی ئێرانی هێشتا چاوەڕوانی وەڵامی لایەنی عێراقیە. ئێران خواستێکی هەیە و داواشی کردووە بە فەرمی لە حکوومەتی عێراقیکەوە ئامادەیان تێدایە ڤیزا لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کۆماری عێراق بەگشتی هەڵگرن. لە بەرامبەردا بەو مەرجەی حکوومەتی عێراق هەمان بەدەمەوە هاتنیان نەبێواتە ئەوانیش بڕیاری لادانی ڤیزا دەربکەن لەسەر هاوڵاتیانی کۆماری ئیسلامی ئێران. بڕیاری هەڵگرتنی ڤیزا لە پێناو کەراسانی زیاترە بۆ گەشتیاران و بژاردنەوەی کەرتی گەشتیاری نێوان هەردوو لە ڕابردووشدا چەند جارێک تاگلایانە ئێران مەرجی ڤیزای بۆ گەشتی هاوڵاتیانی هەرێم هەڵگرت بوو، بەڵام لە ئێستادا ڤیزا لەسەر پاسپۆرت یەکێکە لە مەرجەکانی گەشتکردن. لای خۆیانەوە هاوڵاتیان بە بڕیاری هەڵگرتنی ڤیزا خۆشحاڵن و هیوادارن بە زوویی جێبەجێ بکرێت. پێیان وایە لابردنی ڤیزەی سەفەر بۆ ئێران بەشێک لە بارگرانی کارگێڕی و ئیدارەیی سەرشەنە سووک دەکات. ئێمە پێمان خۆشە ڤیزا هەڵگیرێ لاردوولە. بەڕاستی هەم کاراسانیە بۆ ئێمە هەم کاراسانیە بۆ ئێرانیش. هەم کار و کەسابەتەکەی زۆرە بێ. ئەوان ڕۆکەن ئێرە شتەکڕن، ئێمە ئەچین بۆ ئێوە شتەکڕین، یعنی شتەکان بۆ ئێمە زۆر باشە بێ. بەڵام ئایا شتەکان ئەکرێت؟ هەر قسە نییە. ئێمە زۆر حەزەکەین. شتێکی زۆر باشە، چونکە ئەم ڤیزا ئەگەر نەمێنێ سەر هاوڵاتی باشتر هاتوچووەکەی ئەم لایە ئەو لایە چیتە ئەو بەڕێیتەم بەرە خۆشە، شتێکی چاکە. بەڵام ئەم ڤیزەی وادارم نەمێنێ بە تایبەتی ئەم 40,000 کە لێ دەسێنکەیتۆ. ئەمە هەرکەس نازانێت 40,000 لێ وەرەگرێ ئەمە چێ فەحسێکە بووەکە. ئەم فەحسە چییە؟ کەس نازانێت. دوای 48 ساعت خۆمان تەلەفۆنێ بووەکەن. تا ئێستا کێ کۆرۆنای بۆ یا تەلەفۆنی بۆ کرابێ. هیچ شتێنی هەر لە زیاوەی سێنەوە خەڵک. ئەوە شتێکی زیاوەیە. هیوادارم ئەوە نەمێنێ. بەپێی ئامارێک کە دەست پێم کەوتووە لە ماوەی 2 هەفتەدا 7174 هاوڵاتی ئێرانی لە مەرزی باشماخەوە هاتوونەتە ناو هەرێمی کوردستان. ڕۆشتنیش بۆ ئێران 6728 کەس بووە. بە وتەی بەرپرسانی ئەو مەرزە نێودەوڵەتیە بەراورد بە ساڵانی دیکە هاتوچۆی نێوان هەردوو وڵات کەمی کردووە و مەرزەکە چۆڵی پێوە دیارە. ڤیزەی سەفەر بۆ ئێران بۆ هەر کەسێک $150. ئەمە جگە لەوەی بڕی 40,000 دیناریش بە ناوی پشکنینی کۆڕۆناوە وەردەگیرێت. ئەمەش وای کردووە گەر هاوڵاتیەک زۆر ناچار نەبێت نەتوانێت گەشت بۆ وڵاتە بکات. سوی محەممەد، کەناڵی پەیام، مەرزی نێودەوڵەتی باشماخ لە قەزای پێنجوێن.